دوو ئامۆژگاری عەماری کوڕی یاسرم بۆ ئامادەکردوون بۆ خۆم و بۆ ئێوە ڕەزای خوای لێبێت ئەفەرمێ ثلاث من جمعهن فقد جمع الإيمان هەر کەسێک سێ خەسڵەت لە خۆیان کۆ بکاتەوە ئیمانی لە خۆیان کۆ کردێتەوە الئینصاف من نفسك مسلمان ئەبێ بە ئینصاف بێ وەکو ئامۆژگاری ئەم پیاوە بەڕێزە چۆن حەز ئەکەی خۆت دەوڵەمەند بی ئەبێ پێت خۆش بێ مسلمانان دەوڵەمەند بن چۆن حەز ئەکەی خۆت ئیماندار بی ئەبێ حەزکەی مسلمانان ئیماندار بن چۆن حەز ئەکەی ماڵ و مناڵت ئەخلاقت کەسایەتیت ئیقتصاد و هەموو شتەکانی ژیانت ئامین و لە ئەمن و ئەمانە بێ پێت خۆش بێ مسلمانانیش وەک خۆت بن ئینصافیش هەندێک لە زانایان ئەفەرمون ئینصافیش بریتیە لەوەی کە ئینصاف ئەوەیە خۆشەویستانم نیوەی ویژدانی خۆت بدەیتە بەرامبەرت پیاوێ ڕقی لە منە بە نمونە ئەبێ من نیوەی ویژدانی خۆم بدەمە ئەو بزان بۆ ڕقی لە منە ڕوبەما ئەو ڕقەی ئەو لە منێتی لەبەر خۆشەویستی خوا و پێغەمبەری خوای بێ پێویستمان بەوەیە ئینصافمان هەبێ لەگەڵ یەکتریە موداهەنە نەکەین نیفاق نەکەین بەس بۆ ئەوەی یەکتری ڕازی بکەین ئینصاف ئەوەیە بەردەوام نیوەی ویژدانت بدەیتە خەڵکەکانی تر تۆ چۆن خۆت بیر ئەەکەیتەوە خەڵکی شێوازێکی تر بیر ئەکاتەوە ئەگەر ئەم ئینصافت هەبوو بەخشندە و میهرەبان بووی لە حەقی خۆت تۆ کەسێکی سەرکەوتووی دووەم شت ئەفەرمێ وبذل السلام للعالم بەردەوام سەلام لە خەڵکی بکەی ئەمە نیشانەی ئیمانە خۆشەویستانی خۆم بەڕێزەکانم پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وەک لە فەرموودەکەی عەبدوڵای کوڕی سەلامە هەیە ئەفەرمێ وتقرأ السلام سلام لە یەکتری بکەن هەڵقوڵاوی فەرموودەی ئەم قسەی عەماری کوڕی یاسر والإنفاق من الإقتار ئینسانی مسلمان لە کەم ببەخشێ پیاوی دەوڵەمەند ئەگەر دەوڵەمەندیش بێ ببەخشێ زەرەری پێ ناگا کەسێک ساحێب دە دەفتەر بێ وەرەقەیەک بدا 999 وەرەقەی ماوە یەک وەرەقەی داوە بەڵام زەلامێک 50,000 هەیە و 5,000 ئەدا 45,000 ماوە بۆیە ئەم پیاوە ئەفەرمێ نیشانەی ئیمان بریتیە لەوەی کە ئینسان لە کاتی سەغڵەتی و حەرەجا ببەخشێ ومن يوق شح نفسه فأولئك هم المفلحون ئینسان بە طەبیعەتی حاڵی پڕا و پڕە لە حەسادەتیش بریتیە لەوەی کە چۆن دەوڵەمەند بێ چۆن لە ناو خەڵکا پارە و پوڵی زیاتر بێ جیلی سەحابە ئەهوا بیریانە کردەوە دووەم ئامۆژگاری ئەم پیاوە بەڕێزە ئەفەرمێ کەفا بالمەوت واعظا بەسە مردن ئامۆژگاریت بکە پیاوێک ئەمڕۆ ئەکەوێتە دوای جەنازەیەک ئەزانێ سبەینێ خۆی جەنازەیە و هەڵی ئەگرن نوێژ لەسەر جەنازەیەک ئەکا و ئەزانێ سبەینێ نوێژ لەسەر خۆی ئەکەن قبر و ئەلحەد بۆ یەکێ دروست ئەکا ئەزانێ سبەینێ یەکێتر بۆ ئەمی ئەکا هەروەکو ئەو برا بەڕێزەی هەفتەی ڕابردوو لەگەڵمان نوێژی کرد یا ڕەبی خوا لێی خۆش بێ هەفتەی ڕابردوو لەگەڵمان بوو ئێستا لە بەرزەخە چ شتێک گۆڕانکاری بوو لە دنیا ئەو پیاوە ڕۆیشت خۆ ئەگەر نیوەشتان بڕۆشتدایە بۆ بەرزەخ و بە منەوە تخوا چ شتێک کەمی ئەکرد ماڵ و مناڵمان خۆیان لە نان ئەگردەوە خۆیان لە جلوبەرگی جوان ئەگردەوە ئەیانتوانی ئەم بەهارە لەبەر عیبەی خەڵک سەفرە نەکەن خۆ بەخوا بەهاری داهاتوو ئەیان کرد ئەمە سونەتی حەیاتە کەفا بالمەوت واعظا بەسە مردن ئامۆژگاریت بکە مسلمانی بەڕێز وەکەفا باليەقینی غینەن بەسە ئینسانی مسلمان یەقینی بەخوای پەروەردگار دەوڵەمەنی بکە ئەوە یەقینەوات لێ ئەکا کە تۆ لە کەس دەسپان نەکەیتەوە احتیاج بە کەس نەبی مداهنە بە دین و ئیمان و کەسایەتی تۆ بۆ هیچ کەسێک نەکەی وەکەفا بالعیبادەتی شوغڵا ئینسانی مسلمان بەسە عیبادەتەکەی مەشغوڵی بکات عیبادەتیش بەس بریتی نییە لەوەی تەسبیحێک هەڵگری و 5 فەرز بێ بۆ مزگەوت نوێژ بکەی نەخێر نان خواردنت عیبادەتە مسلمانی بەڕێز سەردانی خزم و کەسوکارت عیبادەتە مسلمانی بەڕێز شوێنکەوتنی جەنازەت عیبادەتە ئەو نانە باشەی کە ئەی خۆی ئەو جلە جوانەی کە لەبەری ئەکەی ئەتەوێ خوات لێ ڕازی بێ و توانا و تااقەتی عیبادەتت هەبێ هەمووی بۆت بە عیبادەت ئەنووسرێ چواری بەیانی کە هەڵ ئەسی ئەڕۆی بۆ حەلوە بۆ کرێکاری ئەڕۆی بۆ حەماڵی و بەقاڵی ئەوەت عیبادەتە واللهی چووکەم نەسی فەرموودەت تەطبیق کردووە یەد العولیا خەیر من یەدی السوفلا ئەتەوێ دەست بەرز بێ و دەست نزم نەبێ کەواتە تۆ لە گەورەترین جیهاد و عیبادەتای باشترین عیبادەتیش بریتیە لەوەی خۆشەویستانی خۆم مسلمانی عاقڵ لوقمەیەکی حەڵاڵ و پاک بکاتە دەم ماڵ و مناڵەکەیەوە